ئێمە کۆمەڵی گەنجانی کوردستان لە باشووری کوردستان دەستمان کردووە بە لە چالاکی بۆ ئەوەی کە ڕۆژئاوای کوردستان ڕۆڵێکی گرنگی هەبووە. ئێمە کۆمەڵی گەنجان چالاکی دەکەین لە هەولێرەوە، هیوادارین کە ڕۆژئاوای کوردستان داخستنی سونەکان لیام بکرێتەوە کە سنی ئەوان ژوەک ئێمە کوردن لەگەڵ ئێمە هیچ جیاوازێک و فەرق و جیاوازێکیان نییە. ئێستا بۆی بینی لە سەرۆکی حکوومەتەوە سنی لەسەرەوان داخستووە. ئایا ئەوان ژوەک ئێمە کوردین؟ ئەوان ژوەک ئێمە مەفێکیان نییە. ئێمە هەتا بتوانین هەتا سەر ئەسقان هەتا ڕۆژەی تا دۆدڵۆبەی خوێنمان بتوانین پشتگیریان لێ بکەین لە ڕۆژئاوای کوردستان. ئەمەکو خەڵکی باشووری کوردستان پشتیوانی کۆ برایەمە لە ڕۆژاوای کوردستان بکەین. لە هەمان کاتدا ئەوڕۆ ژمارەیەک بە سەدان کەس بەڵکو بگرە بە هەزاران کەس لە گەنجانی وڵات پارێز لە پارتی چارەسەری دیموکراتی کوردستان لە هاوڵاتی ئازاد و یەکسان لە ڕێخستنی ژنان لە شاری هەولێر بە مەبەستی شەرمەزارکردنی داخستنی سنوور بە ڕۆژ بە داخستنی سنوور بە ڕووی براکانمان لە ڕۆژاوای کوردستان شەرمەزار دەکەین. شۆڕشی کوردستانی ڕۆژاوا پیرۆز دەکەم و ئەو شەڕێکی ئێستا لە ڕۆژاوای کوردستانە هەیە ئەتوانین بڕین شەڕێکی ڕۆژاوای کوردستان نییە، هێزە سیاسیەکانی دەرەوەیە پێشکەش بە ڕۆژاوای کوردستانی یەکەن وەکو دەسەڵاتدارێکی ساڕۆژی ڕزگاربوونی. بەڕاستی یانی زۆر سێرە کەسێک کە خۆی بە کورد دەزانێت و ئیدعای کوردایەتی ئەکات بەڵام لە پاڵەوانێ سنوورەکان دادەخات و عنی چەندەگەرایی واتە بۆ واتایی بڵێم کە وەسعی کوردستانی ڕۆژئاوا تێکردا ئەوە بەلامەوە زۆر سەیرە پێشەکیەوە. شەڕی جیهادیان پێ بکەن لە بەرامبەر کوردەکان ئەو حاڵەتە شەرمەزار دەکەن و لە لایەکێکی دیژەوە تیرۆرکردنی سیاسەتمەداری کورد شەهید عیسا حەسۆ شەرمەزار دەکەین بۆ ئامانجەوە ئێمە هاتوون بەشداری ڕێپەیوانمان کردووە.